یەکەمین حاڵەتی نەخۆشی کۆرۆنا لە ناحیەی سەنگەسەری سنووری قەزای پشدەر تۆمار کرا و بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕینیش هۆشداری بە هاوڵاتیان دەدات. ئێمە ژمارە و سامپڵانی کە لەو هەڵمەتەدا وەرمانگر ژماریان 90 سامپڵ بوو بەپێی منتیقەکان ژماری و سامپڵانی کە وەرگیرا جیاواز بوون. بەداخەوە لەو 90 سامپڵەی کە وەرگیرا یەکێک لە سامپڵەکان پۆزیتیڤ بوو کە هاوڵاتیەکی دانیشتووی ناحیەی سەنگەسەرە، هاوڵاتیە کە تەمەنی 38 ساڵە، پیاوێکە کە خاوەنی 2 منداڵە و خێزاندارە، لە یەکێک لە بەنزیخانەکاندا ئیشی کردووە. ئێمە بۆ دڵنیابوونەوە لەو سامپڵە جاریشکە ئێمە سامپڵمان لەو کەسانە وەرگرتەوە 11 سامپڵمان وەرگرتەوە جاریشکە بۆی ئێمە کۆنفرمێشنی ئەو حاڵەتە بکەین، دوایش 5 کەمان وەرگرتەوە جاریشکە. بەداخەوە جاریشکەشە نەتیجەکە دەرچوو کە نەتیجەی ئەو کەسە هەر پۆزیتیڤ بوو. دوا بەدوای تۆمارکردنی یەکەم حاڵەتی کۆرۆنا ڕێکارەکان لە سنووری ئیداری ڕاپەڕین تونتر دەکرێن. سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین ڕایگەیاند لە ماڵەکانتاندا بمێنەوە و بە پێچەوانەوە مەترسیەکان زیاتر دەبن. دوێنێ ئەوارە حاڵەتێکی پۆزیتیڤ لە سنووری ئیداری ڕاپەڕین لە ناحیەی سەنگەسەر ڕاگەیەندرا. بۆ مەبەستە کۆمەڵێک بڕیار و ڕێنمایی تازە دەرکرا بۆ ئەوەی کە هێزە ئەمنیەکان و تیمە تەندروستیەکان بۆ چەند ڕۆژی ڕابردوو دوابەدە ئەو پێشهاتە تازەیە ڕێکاری تازە و ئیجراعاتی تازەی پێویست ئەنجام دەین. و ئەو بڕیارانی کە لە کۆبنەوەی ئەوڕۆدا درا کە بەشێکیان تاکیدکردنەوە بوو لە بڕیارەکانی پێشومان و بڕیاری ئەوەماندا کە هێزەکانی پۆلیس و ئاسایش و پۆلیسی هاتوچۆ لە بازگەکاندا بە شێوەیەکی تند و تۆڵتر و تۆکمەتر هاوشێوەی دوێنێ ئیجراعاتەکانیان بەردەوام بێ بۆ ئەوەی کە ڕێگە بە هیچ کەسێک نەدرێت سەرپێچی. لە چوارچێوەی ڕێوشوێنەکانی تایبەت بە نەخۆشی کۆرۆنا ڕۆژانە بە شێوەی بەردەوام کار لە نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشیە گوازراوەکان دەکرێت. حسێن مەحموود قایمی قەزای ڕانیا سوپاسی سەرجەمیە و سەرمایەدارانە دەکات کە دەستی هاوکاریان بۆ تەواوکردنی نەخۆشخانەکە درێژ کردووە. من لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا شەو نەخوونێکی زۆریان کێشاوە بۆ ئەوەی دەست بە جێبەجێکردنی پرۆژەکە بکەین و ئەو شوێنی کە ئێستا مەوقعی ئێمە لێی وەستاوین شوێنی تەنفیزکردنی پرۆژەکەیە و من لێرەشەوە داوا لە خەڵکی خێرمەندی تەواوی سنوورەکە و دەرەوەی سنووری ئیداری ڕاپەڕینیش دەکەم کە هاوکار و پشتگیر و پشتیوانمان بن لە پێنا و سەرخستن و جێبەجێکردنی ئەو پرۆژەیەدا. چکان پرۆژەیەکی گرنگە و بۆ حاڵەتێکی تەواری کە نەخۆشیەک ئەمڕۆ بەرۆکی وڵاتەکەمان و تەواوی جیهانی گرتوێتەوە، بۆیە چەندی پەلە بکرێت لە جێبەجێکردنی پرۆژەکەدا ئەوەندە گرنگە بۆ ئەم قۆناغا. من جارێککە سوپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە هاوکار و پشتگیر و پشتیوانمان بوون لە پێناو جێبەجێکردنی ئەو پرۆژەیەدا. مامۆستایانی ئاینی کە هەمیشە پشتیوان و هاوکاری هەنگاوەکانی ئیدارەی سنوورەکەن بازگەکانی چاودێری بەسەر دەکەنەوە و پەیامی سوپاسگوزاریان پێدەگەێنن. لەگەڵ مامۆستادانەر هەستاین بە دابەشکردنی بەشێک لە خۆراک بۆ هێزە ئەمنیەکانی سنووری دەڤەری ڕاپەڕین و وەکو یعنی ماندوون ئەوان دائیمەن لەسەر شۆستە و جادەکان بەرگری دەکەن لەوەی کەوە خەڵکی بە شێوەیەکی نادروست ئەم شێوەیە ینی ئەم شێوە نادروستە بەکارنێنێک کە بڵاو ببنەوە و تێکەڵاو یەکتر بن. ئێمەش وەکو دەستخۆشیەک بۆ ئەوان هەستاین بە دابەشکردنی بەشێک لە خۆراک بۆ نیوەڕۆ بۆ ئەوان. لە ئیداری ڕاپەڕین ڕێشوێنەکانی ڕێگری لە جوڵەی هاوڵاتیان تا دێت تونتر دەکرێنەوە. پەیامی هەمووان هەر بەتەنها ئەوەیە تکایە لە ماڵەکانتاندا بمێنەوە و خۆپارێزی تەنها ڕێگای ڕزگاریە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.